میوزیک بەشێکی گرنگە لە کللتوری هەرنەتەوەیەک بێگومان بۆ پاراستنی کەسانی پسپۆڕ و شارەزا هەمیشە هەوڵەیەن کە بە چەندین سیمینار و هەروەها کتێب بتوان پارێزگاری لەم بەشە گرنگەی کللتور بکەن بە خۆشحاڵیەوە لە ئێستاە سیمینارێکی تایبەت لە ژێر ناونیشانی میوزیکی کوردی وەک بەشێک لە کللتوری تاک لەلایەن زۆر ڕێژەن حەسەنەوە کە بەڕێزیان هەموو زیستیان و هەم نووسەرن لە شاری سلێمانی بە ئەنجام گەێنرا. ڕۆژی 21 مانگە ڕێکخراوی ئازادبوون لە چارچەوەی چالاکیەکانی ساڵۆنی فکریدا سیمینارێکی بەناونیشانی میوزیکی کوردی وەک بەشێک لە کللتوری تاک بۆ موزیسیان و نووسەر ڕێژن حەسەن ساز کرد. ئەم کۆڕێکە ئەمڕۆ ساز ئەکرێ ڕاستەکەی بریتێ لە پەیوەندی لە نێوان کەلتور و موزیک و کاریگەری لەسەر تاک بێگومان ئێمە وەکو کورد خاوەنی کەلتوریەکی ئێزگار دەوڵەمەندین کاتێککە بازە کەلتورەکەین مەبەسمان لە هەموو ئەو ئاوێتێکی هەموویشی لە هەموو بیر و باوەڕ و یاسا و دابوونەرێت و عرف و عادەت و هونەر و هەموو ئەو شتانە ئەگرێتەوە کە مرۆڤ وەکو ئەندامێکی کۆمەڵگە وەریەگرێت بێگومان موزیکیش وەکو پێکهاتەیەکی گرنگی کەلتوری ئەتوانین بڵێن ڕۆڵێکی ئێزگار گرنگی هەیە لە بەخشینی ناسنامە بە کەلتور. ئێمە وەکو موزیک و کوردی خاوەنی گەنجینێکی ئێجگار دەوڵەمەندین کۆمەڵێک تەوەر هەیە کە من لێرە قسەی لەسەرەکەم یەکە منیان بریتە لە کەلتور وەکو چەمک و پێناسەکەی دواتر تایبەتمەندیەکانی کەلتور باسەکەین کە ئەم تایبەتمەندیانە ئێمە توانین لە کۆمەڵگەی کوردیەوە هەڵیانجنین هەموو ئەم تایبەتمەندیانە کە ڕۆڵی گرنگیان هەیە لەسەر بەخشینی شێوازی ژیانی مرۆڤی کورد لەناو کۆمەڵگەی کوردیا و دواتر گۆڕانی کەلتوری کە بابەتێکی ئێجگار گرنگ و سەردەمیە کە بێگومان کۆمەڵگەی کوردیش لەم قۆناغی کە ئێستا پیاتێپەڕە بێ بە دەرنیە لە کاریگەری گۆڕانی کەلتوری بە هۆکاری تەکنۆلۆژیا هۆکارەکانی ڕاگەاندن هۆکاری یاسادانان و زیادبوونی پێویستەکانی مرۆڤ بۆ هەموو ئەو کەرەستە و پێداویستانی کە لە ژیانی ڕۆژانەیە بەکاریانی هەمووەمانە کاریگەری هەیە لەسەر گۆڕانی کەلتوری کە موزیکیش بەشێکە لەو گۆڕانە سەرنج بە ئەگەر 50 ساڵ پێش ئێستا کۆڕۆکۆبوونەوە هونەریەکان یاخود ئاهەنگەکان ئەوانی کە ئاهەنگی زەماوەندی با بڵین بوو گواستنەوە ئەوانە شێوازێک بۆ لە سەردەمێکە کە ئامێرەکان بە شێوەیەکی سروشتی بەکارێنراوە بەڵام بۆ هۆی گۆڕانی کەلتوریەوە لەم قۆناغی ئێستامانە ئامێرەکان زیاتر بووە بە ئەلکترۆنی ئەمە وەکو نمونەیەک باسیەکەم و دواتر ئێمە بۆ تێگەشتن لە بەشیشی گرنگی مێژوو مۆسیقای کوردی من هەم زۆر کات باسیەوەم کردو پشت ئەبەستین بە دوو ئاینی گرنگ لە کوردستان یەکەم منیان ئاینی یارسانەکانە یاخود کاکەیەکان دوومینیان ئێزیدیەکانە و ئەم دوو ئاینە ڕۆڵێکی ئێزگار گرنگیان هەیە لە بەخشینی ناسنامەی هونەری وەکو بەشێک لە ناسنامەی کەلتوری بە تایبەت یارسانەکان کە موزیک پیرۆزیکی ئێزگار گەورە هەیە لەلایەن وە ئامێری موزیکی تەمبوریش بۆ بە بەشێک لەو ناسنامە کەلتوریە هەروە ئێزیدیەکان ئامێری دەف و شەبا بەشیشی گرنگی ناسنامەی کەلتوریانە لە کۆتاییە هەموو ئەمانە ئەبێتە پێکهاتەیەکی گرنگ بۆ ناسنامەی کەلتوری ئێمە وەکو کورد.